سڵاوتان لێبێت چاوەڕوان مەحمودم لە شارپرێسەوە پوختەی هەواڵتان پێشکەش دەکەم. دوو بەرپرسی کورد 3 ملیۆن تۆن گەنمیان لا دەرەوە هاوردە کردووە و دەیانەوێت وەک بەرهەمی ناوخۆیی بیفرۆشنەوە. پاسپۆرتی سلێمانی کێشەی هەیە و داوا دەکات سیستەمە کۆنەکە کارا بکرێتەوە. دووبارە سڵاو. سیستەمی نوێی پاسپۆرت کێشەی تێکەوتووە و بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانیش دەڵێت داوایان کردووە سیستەمە کۆنەکە کارا بکرێتەوە. عەمید سالار عەبدوڵڵا بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی ڕایگەیاند سیستەمە نوێیەکەی دەرکردن و نوێکردنەوەی پاسپۆرت زۆر خاوە و کێشەی بۆ دروستکردوون. باسی لەوەش کردووە لا وەرگرتنی کاتی مامەڵەکان بە شێوەی ئۆنلاین کێشەیان هەیە و لە هەفتەیەکدا تەنیا یەک شەو دەکرێتەوە کە ئەویش بە ماوەی کاتژمێرێک پڕ دەبێت. عەمید سالار و تووشیەتی بۆ سیستەمە کۆنەکە تەنیا یەک پەنجەمۆری هاوڵاتی وەردەگیرە، بەڵام ئێستا دەبێت هەر دە پەنجەکەی دەستی وەربگرن و بەهۆی خاوی سیستەمەکەشەوە لە ئێستادا ڕۆژانە تەنیا لە سەدا 10 جاران کار دەکەن. بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی و تووشیەتی کێشە و گرفتەکانیان گەیاندۆتە وەزارەتی ناوخۆی عێراق و داواشیان کردووە وەزیری ناوخۆ ڕەزامەندی بدات کە لەگەڵ سیستەمە نوێیەکەدا سیستەمە کۆنەکەش کارا بکرێتەوە. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی لەگەڵ بەرپرسێکی حەشدی شەعبی شەڕیانە. دوای ئەوەی ڕووداوێکی تەقەکردن لە بەردەم بارگای مەڵبەندی حەمرینی یەکێتی ڕوویدا، مەلا کەریم شوکر ئەندامی سەرکردایەتی یەکێتی بە میدیاکانی حیزبەکەی ڕاگەیاندووە دوو گەنج هاتوونەتە بەردەمی و دواتر تەقەیان لێ کردووە. تووشیەتی ئەوەی کراوە بەرنامە بۆ داڕێژراو بووە و ویستویانە بیکوژن. ئەو بەرپرسە یەکێتی ئاماژەی بۆ ئەوەش کردووە بە شێوازی هەڵسوکەوت و قسەکانیاندا دەرکەوتووە کە پێشتر ئەو دوو کەسە چاودێریان کردووە و زانیویانە کە لە شوێنەکە دەردەچێت. شارپرێز زانیوێتی یەکێک لەو دوو کەسەی تەقەیان کردووە کوڕی بەرپرسێکی حەشدی شەعبی بووە و لە ئەنجامی گرژیەکانیشدا بریندار بووە. دوو بەرپرسی کورد 3 ملیۆن تۆن گەنمیان لا دەرەوە هاوردە کردووە و دەیانەوێت وەک بەرهەمی ناوخۆیی بیفرۆشنەوە. عەلی نوسێف ئەندامی پەرلەمانی عێراق لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا ڕایگەیاند دوو سیاسی گەورەی کورد 3 ملیۆن تۆن گەنمیان بە حسابی بەرهەمی نێوخۆیی هاوردە کردووە. ئەو پەرلەمانتارە باسی لەوەش کرد ئەو بڕاگەنمە بە حسابی بەرهەمی نێوخۆیی هاوردە کراوە و ئەردۆغان نهێنیەکەی ئاشکرا کردووە. ئەویش کاتێک کە شاندی عێراق باسی پرسی کەمبوونەوەی ئاویان کردووە، لایەنی تورکی ژووتویەتی ئێوە 5 ملیۆن تۆن گەنمتان بەرهەم هێناوە کە ئەوەش دەیسەلمێنێت ئاوێکی زۆرتان هەیە. دوای لێکۆڵینەوەی چەند پەرلەمانتارێکیش دەرکەوتووە گەنمەکە 3 ملیۆنی لە هەرێمی کوردستانەوە بووە و بە حسابی بەرهەمی نێوخۆیی تۆمار کراوە، بەڵام لە دەرەوە هاوردەی نێوخۆ کراوە. ئەو پەرلەمانتارە ناوی ئەو دوو بەرپرسە کوردەی ئاشکرا نەکردووە کە وەک ئەو دەڵێت بەرپرسی باڵان، تەنیا دەڵێت گشتاندن بۆ هەموو لایەنە پەیوەندیدارەکان کراوە و ئەو گەنما وەک بەرهەمی نێوخۆیی بفرۆشنەوە. نووسراوێکی مەترسیدار لە بارەی هاوڵاتیانی سنووری مادەی 140 دەرکراوە و جێبەجێبوونی دەبێتە هۆی گۆڕینی دیمۆگرافیای ناوچەکە. بەڕێوەبەری فەرمانگەی باری شارستانی عێراق ڕایگەیاندووە هاوڵاتیانی ناوچە کێشە لەسەرەکان دەتوانن ئارەزوومەندانە باری شارستانیان بگوازنەوە. لە نووسراوەکەدا کە ئاڕاستی وەزیری ناوخۆی عێراق کراوە ئاماژە بەوە دراوە ئەو هاوڵاتیانەی لە ناوچە کێشە لەسەرەکانن ئارەزوومەندانە دەتوانن پێناسەی باری شارستانیان بگوازنەوە بۆ ناوچەکانی دەرەوەی ناوچە کێشە لەسەرەکان. بەشێک لەو هاوڵاتیانەش باز لەوە دەکەن جێبەجێبوونی ئەم هەنگاوە کاریگەری نەرێنی دەبێت بۆ سەرکەمکردنەوەی نفوسی کورد لەو ناوچانە و دەبێتە هۆکاری گۆڕینی دیمۆگرافیای ناوچەکانی مادەی 140. هەواڵ و زانیاریەکانم پێشکەشکردن هەر شاد بن.